أويسان روا أويسان أويسان أنا مستر جلالة أنا شقلت يا جوا أريد أبطش من الميدان كان مفلش أما رجعنا للسعاد سجدة أدسر دوزة أريد أفرشهم رجعنا چندێک شو أريد بازار زلوانا أم نسي مكتب خانة عزم دقيقة نسي مكتب خانة اسمي كوري خوما تمني لسه صالي حد يك ساوي لدزاد واي 2 سال وهج مانجيكا 4 سال وهج مانجيكا چاوغي كشي لدزاد زورم بيكت يعني هندستان بيكت تركيا بيكت ايران بيكت ايران حولير همون بيكت ولا دكتور دينام بيكت وساره سرينه هیچ ساره سرینه موزه لبر وی دمانوی ورز نبی هنام بدکن دکانه خومن آوی دفرشی خالقی گزارگش میدان زوریان خوش دوی هم به ملای سیبانگی دکن تمنی 9 ساله سا والله کوه حتی بلای کورکی کراویه دل خوشه دل گیره حتی بانگی که آنی بالای بانگ دکه نه والله خوای بزیاد بی خواه نردویی در خواه که نردی هشکرانی خواه دکن ئێمە وەکو بەقاڵەکان کاگیسمان زۆر خۆش دەوێت هەرچەندە ئەو کوڕە نەقبینایە هیچ شتێک نابینێت بەڵام ڕۆژانە ئاو دەفرۆشێت ئێمە ئاوی لێ دەکڕین کاگیسف کوڕێکی زۆر ڕۆخسووکە کوڕێکی زۆر شیرنە یعنی بە هەست دەڕوە خوای گەورە کە شتێکی لە ساندۆتۆ شتێکی پێبەخشیوە ئەویش هەستە ئینشاءڵڵا خوای گەورە چاوەکانی پێدەبەخشێتەوە گەنجێکی زۆر جوانیشە منداڵێکی زۆر ڕۆخسووکە منداڵەکە یعنی بە مانای کەلیمە زۆر هەزناسک و زۆر ڕۆخسووکە ئێمە هەموو خۆشمان دەوێت بۆ خودای کە ڕۆژێک نایەمە بێ ئاوین بیری دەکەین جارەوا قسەی خۆشمان بۆ دەکا کاگیسف